سپاسەکەن جوڵاتنی سڵاوی مەتان لێبێ بینەرانی شارپرێز لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی پەتای وەرزی لەناو منداڵاندا بە شێوەیەکی بەرچاو بڵاو بووتەوە بە جۆرێک تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 700 منداڵ لە شاری سلێمانی سەردانی نەخۆشخانەیان کردووە. بۆ گفتوگۆی زیاتر دکتۆر کوژدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانی فەرکاریمان لەگەڵا. دکتۆر سڵاوت لەبێ ئەم کاتە باش هۆکاری توشبوونی منداڵان بە پەتای وەرزی چییە و ئەگەر پێشمان بڵێیت توانای گواستنەوەی ئەو پەتایە لە منداڵێک بۆ منداڵانی دیکە چەندە؟ سڵاو لە بەڕێستان و زۆ سپاس. طبعاً ئەم پەتایە هەموو ساڵێک لەو کاتانەیە هەر لە بڵاوبوونەوەی و لە زیادبوونە بەس ئەم ساڵ بەراورد بە ساڵانی پێش هاتنی کۆڕۆنا هەز دەکرێت جیاوازیەکێ لەوەیە کە مناڵان زوو تووشی ئەم پەتایە بن و سەریعتریشە گوازرێتەوە لەبەرەوەی کە ئەم دوو ساڵی ڕابردوو لەبەرەوەی داوامی خوێندنگاکان نەبوو، بۆیە مناڵان کەمتر تووشی پەتاکە بوون لەبەری توانای گواستنەوەی کەمتر بوو، تاوان بەریەکەوتنی مناڵان کەمتر بوو. بەڵام ئەم ساڵ لەگەڵ هاتنی وەرزی پاییزا و دەرکردنەوەی دەرگای خوێندنگاکان ژمارەیەکی زۆرتر مناڵ تووشە بن و بە تەبان خۆتان نەزان هەموو ئەم پەتا وەرزیانش بە ئاسانی ئەگوازرێتەوە لە ناو مناڵانە بە تایبەتی کاتێک کە بەریەکەوتنیان زۆرە بێت. بۆیە ئەم ساڵ شتێکی ئاسایی و چاوەڕوان کرا بوو کە ئەم پەتاوەرزیە لە چاو ساڵانە زیاتر بێت و بە ئاسانیش بگوازرێتەوە و چاوەڕێەکەین تەنانەت لەگەڵ هاتنی وەرزی ئینفلۆنزاشە کە زۆربەی کات ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرمایەکی زۆر و وشکە پەتای ئینفلۆنزا دێت کە لە مانگی 12 یەکایەت چاوەڕێکین، یعنی ئەم ساڵی لە چاو ساڵانی تر زیاتر بێت. بەڵام بە هیچ شێوەیەک ئەمە نەبووتە مەترسیەکی زۆر گەورە و جدی لەسەر مناڵان هەم لەبەرەوەی کە سوپاس بۆخوا ئەم ساڵ توانای نەخۆشخانە زۆر زیاتر لە چاو ساڵان و لە هەمان کاتە مناڵان بە سوکتری لە چاو گەورەیە گرن و بە ئاسانی ئەتوان پەتاکە تێپەڕێن. بەڵێ دکتۆر لە ئێستادا لە پەتاکە بە جۆرێک بڵاوبووتەوە لە شاری سلێمانی، دایکان و باوکان دەڵێن منداڵەکانمان هەندێک جار چارەسەریشی بۆ بەکارهێنراوە بەڵام چاک نەبووتەوە یان بۆ دووەم جار و بۆ سێم جار تووشی پەتاکە بوونەتەوە. ئەمە هۆکاری چییە؟ بەڵێ خۆی ئەمە تەنها لە سلێمانی نییە، لە هەموو کوردستان و لە عێراقیشە ئەم پەتایە لەگەڵکردنەوەی دەرگای خوێندنگای زیادی کردووە. بەڵام بە خۆشحاڵیەوەی کە جێگای خۆشحاڵی لە سلێمانی هەم ڕاگەیانکارەکان سوپاس بەخوا زۆر چالاکن و وریان و وشیارن و لە هەمان کاتدا پەیوەندێکی زۆر تون و تۆڵیان لەگەڵ ئێمە هەیە بۆی هەر کاتێک زانیاریەکە بێ بە ئاسانی ئەگاتە دەستیان و ئەوانیش بە ئاسانی بڵاویەکەنەوە بۆی هاوڵاتیان هۆشیار بن. ئەگینا ئەم توشبوونانە هەروەکەوەی کە پێشتر باسم کرد ئەم ڤایرۆسانەی کە ئەبن بە پەتای وەرزی زیاتر لە 200 جۆر ڤایرۆسە، بۆیە ئەگەر ساڵێک بۆ نمونە کەمتر مناڵان توش بن بەهۆی ئەوەی کە دەوام خوێندنگانە بێ یاخو بەریەکەوتن کەم بێ، چاوەڕوان کراوە کە لە ساڵی داهاتووە ژمارەی توشبووەکان زۆر زیاتر بێت و لە هەمان کاتدا لە مانگێکا لەوانێت چەند جارێ و مناڵانە توش بن. بۆیە شتەکە ئاساییە و چاوەڕوان کراوە و لە هەمان کاتدا مناڵان ڕاستەکەی زۆر جار ئەڵێ چاک نابێتەوە یا چاکە بێتەوە لە دوای چەند ڕۆژێک لە چاکبوونەوەی سەیرەکەی کە توشە بێتەوە بە ڤایرۆسێکی تر ڕۆکۆی کە باسمان کرد لەبەری ژمارەی ئەو ڤایرۆسانەی کە ئەو مناڵانە تووشی پەتای وەرزیەکەن ژمارەکان زیاتر لە 200. بەڵام جیاوازتر لەوە هەندێک منداڵ هەیە کە ئەسڵەن ئەڵێ بەری نایە، ئەوە زیاتر بۆ ئەگەرێتەوە کە ئەو مناڵانە خۆیان هەستیاری سنگیان هەیە کاتێک کە تووشی پەتایەکی وەرزیە بن، ئەگەر مناڵێکی تر بە 2-3 ڕۆژ چاک بێت ئەو مناڵی تر لەوانەیە کۆکە و خیزەی سنگی بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە تا و کاتە لەگەڵ بمێنێتەوە. بۆیە ئەگەریش هەیە لە کاتی ئەو کۆکە و خیزەی سنگیا تووشی ڤایرۆسێکی تر بێت. بۆیە سیرەکەی مناڵان زۆر جار دایک و باوکان سکاڵایەوەکەن کە سیستەمی بەرگری ئەو مناڵیان باش نەبێت، بۆیە زوو تووشە بن یاخود کە تووشە بن بە ئاسانی لیان نابێتەوە. بەڵام ئەمە نەخێر بە هیچ شێک پەیوەست نییە بەوەی کە بەرگری ئەو مناڵە باش نەبێت، بەڵکو پەیوەستە بۆی کە هەستیاریان هەیە بۆیە درەنگتر چاکە بنەوە و ئەگەری توشبوونیشیان زیاترە. بەڵێ لە حاڵەتی توشبوونی منداڵ بە پەتاوەرزیەکان چارەسەر چییە؟ دایکان و باوکان پەنا بەرنە بەر خەستەخانە یاخود هەندێک جار ئەڵێن چارەسەریشمان بۆ بەکارهێناوە بەڵام چاک نەبووتەوە، ئایا سەردانی نەخۆشخانە بکەن باشترە یاخود چی بکەن؟ خۆی ڕێک پرسیارە جدیەکە ئەوەیە بەڕاستی کە پرسیارێکی زۆر جوانە وروژان لە چ کاتێکا پێویستەکە سەردانی نەخۆشخانە بکەن و لەگەڵ ئەگەر پێویست نەکات سەردانی نەخۆشخانەکەن لە ماڵەوە چی بۆ بکەن باشە. گرنگترین شت ئەگەر تایەکی زۆر بەرزی هەبوو، هەناسەی تۆم بوو، شینبوونەوەی هەبوو، خواردنی باش بۆ نەخورا، ئازارێکی زۆر سەری هەبوو یاخود ئازارێکی زۆری سکی هەبوو، سکچوون ڕشانەوەی لەگەڵا بوو، لەو کاتەیە باشترە یاخود گەشتەی لەگەڵا بوو باشترە سەردانی نەخۆشخانە بکەن بۆی لە نەخۆشخانە چارەسەری پێویستیان بۆ بکرێت.
و ئەگەر تایەکی کەمی هەبوو تەنها تۆزێ لوتەڕی هەبوو هەناسەتوونی لەگەڵان نەبوو شیمبوونی لەگەڵان نەبوو خواردنی باش بۆ خورا ئەکرێ هەر لە ماڵەوە با پێدانی بڕێکی زۆر باش شلەمەنی میوەکان و ئەگەر نەرمەتایەکی هەبوو هەر ئەکرێ بە فێنەکردنەوە تاکەیدا بەزێنرێت ئەکرێ لە ماڵەوە چارەسەر وەربگرێ و بە هیچ شێوەیەک سەردانی نەخۆشخانە نەکات ئەگەر کاتێک کاڵن کە چارەسەر نەبووە بەشێکی زۆری ئەم نەخۆشیانە ڤایرۆسین ڤایرۆس خۆتان نەزانن ئەبێ سووری خۆی تەواوکە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک پێویست بە دەرمانی پێدانی دەرمانی دژە بەکتریا ناکات بۆیە داوا لە دایکانەکەین و لە داوا لە باوکانەکەین کە بە هیچ شێوەیەک دەرمانی زیایە یاخود بەبێ ڕاوێژی پزیشکی پسپۆر بەکارنێنن چونکە زیانەکانی ئەم دەرمانانە زۆر زۆر زیاترە چەند بەرابەر زیاترەوە لەوەی کە ئەگەر تووشی پەتایەکی ئاسایی بن کاکرێ هەر خۆی لەگەڵ تەواوبوونی سووری ڤایرۆسەکە ئەم پەتایە بەریان باو چاکبنەوە. بڵێ دکتۆر لە ماوەی ڕابردووە منداڵێکی زۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبوون لە ئێستادا ڕێژەکەی چۆنە؟ لە ئێستاشدا تەبان ڕێژەکەی بەرزە لەبەرێ بەریەکەوتن هەیە بەڵام ئەم ڕێژە بەرزار وەک پێشتریش چەند جارە باسمان کردووە پەتای کۆڕۆنا لەسەر مناڵان نەبووە بە مەترسیەکی جدی زۆر گەورەکە گیان لە دەزانی تیاابێ بەڕاستی و ئەوەی چەند حاڵەتی گیان لە دەستانمان هەبوو ئەوانە کە خۆیان نەخۆشی قورسیان هەبووە حاڵەتی زۆر قورسیان هەبووە بەڵام ئەو بۆمانە ناکە ئێمە پشتگویان بخێن و ڕێگە نەگرین لەوەی کە مناڵان توش نەبن خۆتان نەزانن مناڵ گوێزەرەوەیەکی زۆر خراپە بۆ گەورەکان و ئاکرێ مەترسیکی زۆر جدی لەسەر ژیانی گەورەکان و وتایەتی بە ساڵاتچوانە یاخودەوەی نەخۆشی درێژخانە هەیە دروستکات تەنانەت ئەو مناڵانەی کە خۆشیان نەخۆشی درێژخایەن و قورسیان هەیە مەترسی جدی بۆ سەرژیانی ئەوانش دروست دەکات بۆیە زۆر گرنگە لە کاتی بڵاوبوونەوەی ئەم پەتای کۆڕۆنایە تەبان ئەم پەتای کۆڕۆنای ئەکرێ وەک پەتایەکی وەرزش سیر بکرێ ئێستا چووکە خۆتان نەزانن ئێستا بە شێوازە بەرڵاو بۆتەوە هەندێک سەرچاوی زانستی ئەڵە باشترەوە پەتایەکی وەرزی مابڵێ لەگەڵاکەی بۆی کە بتوانێت خۆپارێزی بکرێت چونکە خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا خۆپارێزیە لە پەتا وەرزیەکانیش بۆیە گرنگە لە ئێستاە مناڵان ڕابهێنرێن کە چۆن خۆیان بپارێزن و هیوادارین چۆن لە وڵاتانە هەوڵ جدی هەیە بۆی کە مناڵانیش دژی ڤایرۆسی کۆڕۆنا بگوترێن هەوڵ بدرێت لە وڵاتی خۆشمانە شانبەشانی وڵاتانە لەگەڵ گەورەکانە مناڵانی شمولی کوتام بکەن بە تایبەتی لە زۆربەی وڵاتانە لە سەروی دوان ساڵی ئێستا کوتانەکرێ و هەوڵ هەیە کە لە سەروی پێنج ساڵیەوە کوتان بدرێت لە مناڵان و هیوادارین لە وڵاتی خۆشمانە دەست بە کوتانی مناڵانش بکرێت. بەڵێ سەبارەت بە کوتانی مناڵان ڤاکسینی کۆرۆنا هەمان ئەو ڤاکسینەیە کە گەورەکان بەکاری هێنن مناڵیان شەر ڤاکسینە بەکارهێنن بەڵێ بەدڵنیایەوە هەمان ڤاکسینە و هەمان شتەوە تاقیکردنەوەش زۆر کراوە لەسەر مناڵانی سەروی پێنج ساڵیش کە زۆربەی سەرچاوەکان ئەڵە سەلامەتەوە بتوانێت مناڵان بکوسێن. دکتۆر بەهۆی کەمی ڕێژەکەیەوێتی لە ئێستادا بۆ مناڵان بەردەست نییە کە بەکاری بێنن نەخێ لە دنیاە لەبەرەوەی کە مەترسی کەمتر بوو لەسەر مناڵان بۆیە بڕیادرا یەکەم جار ڤاکسینەکە تاقی نەکرابووە تەواو لەسەر مناڵان بڕیادراکە لە سەروی 18 ساڵیەوە بەکاربێنرێ بەڵام کاتێکە بەشێکی زۆری گەورەکان کوتانیان بۆ کرا لە وڵاتان بۆیە بینراکە مناڵانیش بەرکەوتەیەک یاخود توشببوویەکی زۆر هەیە لە ناو مناڵانە بۆیە بڕیادراکە لە سەر مناڵانیش تاقی بکرێتەوە سواز بخوا لەسەر مناڵانیش بەشی زۆری تاقی کرایەوە بینراکە سەلامەتە بۆیە بڕیادرا لەسەر مناڵانیش لە مناڵانیش بدرێت و مناڵانیش بکوترێن. بەڵێ سەبارەت بە کۆی گشتی پەتاکان دکتۆر بەڕێزت وەک بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان لە شاری سلێمانی ڕێنمایی چییە بۆ دایکان و باوکان؟ گرنگترین شت لە ڕێنمایم بۆ یەکە لە خۆیان و دەرمان بەکارنێنن بەڕاستی ئەو دەرمانە زۆرانە مەترسیکی زۆر گەورە لە سەر تەندروستی مناڵان هەم لە ئێستاە هەم لە داهاتوویە کاتێک تەمەنیان گەورابێت و لە هەما کاتە داوایان لە یەکەم ئەگەر تەنانەت ئەگەر کۆڕۆناش بێت یاخود پەتای وەرزی بێ ئەوان بە هەما شێوە مامەڵی لەگەڵاکەنەوەیەک یەکەم شت ئەگەر خوێنکاری قوتابخانە بوو نەنێرێتەوە بۆ خوێندنگا بۆی خەڵکی تر توش نەکات دووەمیان لە ماڵەوە پشووەر بگرێت سێمیان شلەمەنیەکی زۆری پێ بدرێت و لە هەمان کاتە میوەی زۆر باشی پێ بدرێت و ئەگەر تایەک نەرمەتایەکی هەبوو تاکەیدا بەزێنێ بەڵام ئەگەر لە حاڵەتێکا تایەکی بەرزی هەبوو ناسیتون بوو شانەوەی زۆر بوو سکێشە سەرێشەی ئەمانەی هەبوو باشترە سەردانی پزیشکی پێ بکات لە نەخۆشخانە ئێمە بەردەوام نەخۆشخانە کراوەی و پێشوازی لە نەخۆشەکات وە بە هیچێک داوایان لەکەین کە تۆقین و ترس بڵاو نەکرێتەوە بەڵام بەقەدەر مەترسی نەخۆشیەکە هەز درک بۆ مەترسیە بکەن و هەوڵ بدرێت خۆپارێزی تەواو بکرێت بە تایبەتی لەگەڵ گەورەکانە بۆیە گرنگترین شت ئەوەیە کە بەبێ ڕێنمایی پزیشکی پسپۆری مناڵان لە خۆیانەوە دەرمان نەدەن بە مناڵەکانیان. بەڵێ سوپاس دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانی فەرکاری کە بەرگری تەڕاستەوە لەگەڵمان سپاس بۆ کە دایسەگیان